52 ملیۆنەکەی پەرلەمانتاران لە نێوان ڕەتکردنەوە و وەرگرتنیدا نادات پەروەریە یان مافە و کەس ناتوانێت لێیان زەوت بکات. بە پێی نووسراوەیەک پەرلەمانی کوردستان داوای کرد لە بودجەی ئەم ساڵدا وەزارەتی دارایی پاداشتی خانەنشینبوون بۆ پەرلەمانتاران خرج بکات کە بۆ هەر یەکێکیان بڕی 52 ملیۆن دینارە. بە پێی یاسا ژمارەیەکی کەم لە پەرلەمانتاران وەرگرتنی ئەم پارەیە نایانگرێتەوە، تەنیا ئەوانن کە لە خولەکانی پێشتردا ئەندام بوون و لە کۆتایی خولەکەدا ئەو بڕەپارەیان وەرگرتووە. هەرچەندە لە سەرەتای بڵاوبوونەوەی هەواڵی خەرجکردنی پارەکە زۆرینەی پەرلەمانتاران ڕەتیان کردەوە وەری بگرن، بەڵام تاکو ئێستا زۆرینەیان وەریان گرتووە. ژمارەیەکیش لە پەرلەمانتاران دەڵێن وەری ناگرن، بەڵام پارەکە چووەتە هەژمارە بانکیەکەیانەوە. هەرچەندە بەدەنگی زۆرینەی هێزە سیاسیەکان پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردەوە، بەڵام بە بڕیارێک دادگای فیدراڵی عێراق درێژکردنەوەکی بە نایاسایی و نادەستوری ناساند و هەڵوەشایەوە. بەو شێوەیەش بە پێی یاسا ئەندامەکانی خانەنشین دەکرێن و هەر یەکەیان بڕی 52 ملیۆن دینار وەک پاداشتی خانەنشینبوونیان وەردەگرن. بەشێک لە شارەزایانی ئابووری و بەڕێوەبردن تەرخانکردنی ئەو پارەیە بە بڕێکی زۆر دەزانن و پێیان وایە ناداتپەروەریە خانەنشینێکی ئاسایی لە پاش نزیکەی 40 ساڵ خزمەت موچەکەی ناگاتە 500,000 دینار، بەڵام پەرلەمانتاران کە موچەکەشیان لە سەروی 6 ملیۆن دینارەوە بووە بە یەکجار 52 ملیۆن وەربگرن. هاوڵاتی هەرێم هەیە با بڕی 350,000 دینار خانەنشین کراوە. ئەگەر هەموو مانگێک موچەکەی وەربگرێت ئەوە ماوەی 13 ساڵی پێویستە بۆ ئەوەی 52 ملیۆن وەربگرێت، لە کاتێکدا هەر ئەو بڕە بە یەکجار دەخرێتە هەژماری بانکی ئەو کەسانەی کە بە جەنگی خەڵک و حزب چوونەتە پەرلەمان. بەشێک لە پەرلەمانتارانیش ئەوە بە مافی یاسایی خۆیان دەزانن و پێیان وایە هیچ ڕێگریەکی یاسایی نییە بتوانێت ئەو پارەیان لێزەوت بکات. بەشێکیشیان ڕەتی دەکەنەوە و ئامادەنین ئەو پارەیە وەربگرن، بەڵام سکرتێری پەرلەمانی کوردستان ڕایگەیاند پارەکە خراوەتە سەر هەژماری بانکی سەرجەم پەرلەمانتاران. ئیتر لەو نێوەندەشدا دیار نییە کامیان وەری دەگرێت و کامیان بەڕاستی ڕەتی دەکاتەوە.